السلام عليكم. وعليكم السلام. کاکرێبوار هاتووە؟ ناوەڵە کەسەنێن ئەی کارەکان هیچیان چۆن تا ئێستا نهاتوون؟ من بەو بەرە بڕوسکەیە ئەزانێ چۆن بەڕاکردناتم؟ نوزانی ئەو ڕۆژمەیە بەڕاستە؟ والله ئەی خوایەکیان من چەند کێژم ئای من چی کرد؟ باشە سوپاس. بێژنی چۆن سەری لێ تێگیا ئەم ڕۆژ لە ماڵ نییە تا ئەوارە بێ ئاوە بێ. پیایی باش ئەوە تێی باوکم چۆ بۆ ئەمرە دواکەویت باوکم زۆر وەسفی تۆی بۆ من ناوتی زۆر کوڕێکی چاکە بەڵام ێسەیان نایت یان کاتی جومعەیت داوای لێبوور نەکەم کاکرێبوار ئەمما ئەمێشم زۆر جەنجاڵە دووبارە نابێتەوە. خۆ دەزانی باوکم چۆ بۆ ئەمرە تا من لێرە بم دواکەوتن بەسەر چاو ئەگەر تۆ ژلێکە هەبووایە حاڵە بەم ڕۆژە نابوو ئیشەڵڵا هەرەیەنین بۆ کوێچێ تا دوو تاوەڕەشەی تیامەوە ژلێ بێنە ئیشەڵڵا ئیشەڵڵا من بچم بەلای کارەکەمەوە بۆسە بەڵێ. ئەمە بگرە وەرە بە دوامە باش بەڵێ کاکرێبوار گوێ بگرە بەڵێ ئەو جانتایە مەبلەغی 40 ملیۆن دیناری تایە بەڵێ ئەیبەی بۆ کاکنەوزاد کرێکارەکانیشی چاوەڕێی پارەن بەڵێ کاکنەوزاد کوڕێ باش بۆ لەگەڵ ئێمەیە بەڵام بە شەرتێک تا 3.25 پارە بگاتە دەستیان بێخەم بە لە هیچ شوێنێ لا نایت بەسەر چاو باشە زۆر باش. دوایش شتێکەیە بەخۆت سپاس دەکەم کاکرێبوارجان بەس من بە سیاری کرێ بڕۆم نە سیارەی کۆمپانیا دەرکە زۆر باشە باشە دەکەواتە من بڕۆم تۆ بڕۆ باش. زوو بگەیتە لایەن ببینەوینە چەشمی ئاوێنە ڕۆژی ڕەشیمێن پاشڕۆژ ببینە یاقسەی بەدکاران لە ڕابردووتی یاقسەی بەدکاران لە ڕابردووتی یا بەدبەختی داوخواوەن گردووتی بیرە و بیرە و بیرە و ئەی بێوەفا زۆرم کێشا جابور و جەفا خۆشتم ئەوێ ئەی بێوەفا بیرە و بیرە و بیرە و ئەی بێوەفا. موبایلەکەم بیر چووە وەڵی هەمی ئەو نەعلە تێسەی لە من تێگا ئەخی باشە تۆ قچیە من ژنێنم یا ژن نایەنم دەمە شوعەیە بزانە کەسەقیە بەسەرتەوە تو خوا گوناح نییە تۆ کوڕی ئەو پیاوە بەڕێزەی